بەتاکیت ئەو ئامارەی کە بەدەست ئێمە گەشتووە لەلایەنی پەیوەندیدار لە دەڤەری سۆران لە ساڵی 2015 کەس لەسەر مادەی هۆشبەر دەستگیر کراون کە دراونە دادگا بەداخەوە لە هەفتەی ڕابردووش کە ڕێژەیەکی زۆر لە مادەی مخەدر لە دەڤەری سۆران دەستی بەسەرداگیرەوە ئەمەش جێگای دەستخۆشیە بۆ هێزەکانی ئەمنی و ئاسایش کە لەم دەڤەرە هەموویشە چاوکراوە بوونە بۆەوەی بتوانن بەرەنگاری ئەوانە بنەوە. لە ساڵی 2016 لە سۆران 56 کەس دەستگیر کراون لە سەرمادە هۆشبەرەکان و دراونەتە دادگا. ئێمە ئامانجمان لە سازدانی ئەم سمینارە بۆ توێژەرانی کۆمەڵایەتی و هەروە مامۆستانی قوتابخانە ئامانجمان لێ ئەوەیە کە ئەوانش بتوانن لە ڕێگەی قوتابخانەکانەوە قوتابیان ئاگادار بکەنەوە کە خۆیان بە دوور بگرن لە مادە هۆشبەرەکان. هەروەکو ئێمە لە چالاکیەکەمشمان کە بە هەماهەنگی لەگەر بەڕێوەبەراتی ئەوقافی سۆران سازدا بوو. ئێمە بەتاکید ئەوەمان بۆ ڕوون بۆتەوە کە دەڤەری سۆران بە حکمی ئەوەی سنوورێکی هاوبەشی لەگەر وڵاتێکی وەکو ئێران هەیە کە بەکارهێنانی مادە هۆشبەرش لەم دەڤەرە گەشتۆتە ڕێژەیەکی مەترسیدار کە لە 120 تێپەر کردووە. بۆیە ئێمە دەمانەوێتن خەڵکی خۆمان گشتچوونی توێژەکان ئاگادار بکەینەوە کە بەڵێ مادە هۆشبەر لە هەر شوێنێک بن دەتوانین بڵێن کە مەترسیدارەوە بە چەکی بێدەنگ ناسراوە.